گەنجێکی فەڵەستینی دەچێتە وڵاتی پۆڵەندا لەوێ لە دوای ئەوەی کە سەفەر دەکات هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێکدا دەکات. دوای ماوەیەک دەیەوێت سەفەر کات بۆ وڵاتێک، خێزانەکەی پێی دەڵێ ئەی من بە تەنیا چی بکەم لێرە ئەگەر تووشی ناخۆشی و ناڕەحەتیەک بووم، تووشی دڵتوندیەک بووم، تووشی ترس و لەرزێک بووم، ئەی من چی بکەم بە تەنیا؟ ئەو گەنجە موسڵمانە هەڵدەستێ لەسەر وەرەقەیەک و پارچە وەرەقەیەک تەنها سوورەتی ئیخلاس لەگەڵ لا ئیلاهە ئیلا الله لەسەر وەرەقەیەکی بۆ دەنووسێتەوە و دەیداتە دەستی ئەو هاوسەرەی، دەڵێ کاتێک کە ناڕەحەت بووی ئەوە چەند جارێک بخوێنەوە بە ئیزنی خوای پەروەردگار دەبێتە شیفا. دوای ئەوەی کە پیاوەکە ئەو گەنجەیە دەچێتە ئەو سەفەرە و کاتێک کە دەگەڕێتەوە ئافرەتەکە کە دێتەوە پێی دەڵێت دەمەوێ موسڵمان بم کە دیارە پێشتر موسڵمان نەبووە. ئەو گەنجە پێی دەڵێ هۆکاری چییە کە دەتەوێ موسڵمان بی، بەهۆی چیەوە موسڵمان بووی؟ دەڵێ دەمەوێ موسڵمان بم چونکە کاتێک کە تۆ ڕۆیشتی ئەو پارچە وەرەقەیەت لە لای من بەجێهێشت، هەر کاتێک کە لە شەو هەڵدەستامەوە تووشی ترس و لەرز دەبووم، تووشی ناڕەحەتی دەبووم، دڵم تون دەبوو لە تەنیاییدا، ئەو سوورەتەیەم دەخوێندەوە کە لەسەر ئەو پارچە وەرەقەیە نووسرابووە، بە ئیزنی خوای پەروەردگار دڵم زۆر ئاسوودە و کامەران دەبوو. بەچی؟ تەنها بە سوورەتی ئیخلاس، تەنها بە لا ئیلاهە ئیلا الله چەند جارێک دەمخوێندەوە دڵم ئاسوودە و کامەران دەبوو، ترس و لەرزەکەم نەدەما. ئێستا بۆم دەرکەوتووە بەڕاستی ئەو دینە، ئەو پەیامە ئینسان ئاسوودە و کامەران دەکات. ئەو پەیامە پەیامێکی خواییە، بۆیە دەڵێ دەمەوێ موسڵمان بم. دوای ئەوە ئەو ئافرەتەی موسڵمان دەبێت لەگەڵ پیاوەکەی هەرتووکیان دەبنە بانگخواز، بانگەواز بۆ ئیسلام دەکەن، خەڵکیش موسڵمان دەکەن بە هۆکاری چی؟ بە هۆکاری ئەو قورئانە، بە هۆکاری بەرەکەتی ئەو قورئانە کە مایەی دڵ ئاسوودەیی ئینسانە.